سڵاو لێ بێت باش دیارە لە کەرکووک منەوێ ئەمڕۆ باس لە جۆرەکانی نام بکەم دیارە کۆمەڵێک نانی جیاواز لە کەرکووکە هەیە بەرمونە من لێرە لە نێو بازاڕی ئیسکان هەر لە ڕکلامی بەردەم نانەوەخانەکانە بینم کە شتی جیاوازیان نووسیەوە بەرمونە لێرە نووسراوە نانی بادەممان هەیە بۆ بە هەمان شێوە پیشانی بدا ئەگەر نەگرەکەم بیگوازێتەوە نووسراوە نانی مادا جۆ کەلانە کولێرەمان هەیە ینی کۆمەڵێک نانی جیاوازە بێت لە کەرکووکە هەبێت من هەوڵەدەم بچمە لای خاوەن نانەوەخانەکان بۆی کە گفتوگویان لەگەڵ بکەم نانەکانی کەرکووک چۆن دروست دەکرێەوە بە هەمان شێوە نرخەکانیشی چییە لە واجهی نانەوەخانەکانیشە بینین کە هەم کولێری چەند جۆرێکی کولێرەوە نانیش بە هەمان شێوە ئامادە کراوە لەگەڵێکی لە خاوەن نانەوەخانەکان سڵاو لێبێت پێم بڵێن ئەم نانەی ئێوە چۆن دروست دەکرێت جیاوازی چیە لەگەڵ شارەکانی ترا شارەکانی ترا وڵی جیاوازەکی یەکجاروانێ بەس تۆزێ ئێمە سۆدەی کەمترە سۆدەکەمان کەمترە ئاباعی بەکاربێنین لەو لا بڕوان ناکەم ئاباعی بەکاربێن چەند سلێمانی لاولێرە لەوێ هەشتی بازارە لێرە پێنجی بازار و چواری بازارە ئەی کولێرەکە جیاوازی چیە کولێرەکەش عینێن هەمان هەویرە بەڵێ بەس خەڵتەی خۆمانەیە بەکاری دێن بۆ بایلا کونجێ نانی گەرم و جۆش هەیە پێم وابێ جان نانی جۆ بەڵێ نانی جۆشمانەیە نانی جۆ چۆن دروست دەکرێت هەر عینێن بە ئاردی جۆیە ئاردی تورکیە بەڵێ لە دڵخەیات چۆنە کولێرە بە چۆنە نام بەچەندە جۆ بەچەندە کولێرە ئەو گەورانە دەبڵە دوانی بازارە ئەوانی کە پێنجی بازارە نانەکەش پێنجی بازار هەمانە جۆیەکەش چواری بازارە جۆیەکە چێی کە بێجات چێمانی وڵای ئەوەی شەکرەی وێ زۆر هەوابات یان بێ خۆی زەعیف کاتەوە چاوەکەم یاخوا بەخێر کۆمەڵێک نانی دیکەشە بینم هەر لێرە لە فڕێکی تەنیشتی ئەم شوێنە ئامادە کراوە کە نانی با بڵێن جیاوازترە لە نانی فڕنەکان چەند جۆرێکە ینی هەم سپی هەیە و هەم جۆرێکی تری هەیە با بڵێن کەمێک ڕەشترە لە ئەو نانە بە هەمان شێوە ینی لە شێوەی ئاردەکەی لە دروستکردنی ئاردەکەی شێوەی نانەکەشە گۆڕێ و بە هەمان شێوە کۆمەڵێک نانی تریژ هەیە هەر لەم شوێنەدا ئەمەیان نانی چی پێڵێن ئەمەیان نرخی چەندێکە پێنج بە هەزارە لای ئێمە لەم شوێنێ بە چی ئاردی بایە بە ئاردی بای ئەمە دروست دەکرێت بە ئاردی سفریش نان دروست دەکرێت ئێمە دروستی ناکەین لە شوێنی تر دروست دەکرێ بەڵێ زۆری نانەکەی باشە یاخود خراپە وڵی تەبەن بە سفر زۆر باش نییە خەڵک حەزی لە بایعەکەی دەستان خۆش دیارە لە کەرکووک وەکو میوانەکانیشم باسان کرد خود خاوەنی نانەوەخانەکان باسان کرد کۆمەڵێک زۆری نان هەیە نانی کەرکووک جیاوازی هەیە لەگەڵ نانەکانی ترا ئەم زۆرە نانانی کە بینیتان ئەمە بەشێک لە ئەو نانانی کە لە کەرکووکا خواستی زۆریان لەسەرەوە لە گەڕێک بۆ گەڕێکی پیشەگۆڕێ لە ناوچە کوردنشینەکان زۆرە نانێک زیاتر خاصی لەسەر ناوچە عەرەب نشینەکان لە کەرکووک جۆرێکی تروە لە ناوچە تورکمان نشینەکان بە هەمان شێوە جۆرێکی تر بۆیە بەپێی گەڕەکان نانەوەخانەکان بۆ جۆرە نان پێشکەش بە دانیشتوانی گەڕەکانەکەن وەکو باسی کرد بەپێی نەتەوەکانی کرد بەپێی پێکاتەکانی کرد